مامۆستا باسمان لە شوێنەوار کرد بەڕێزت فەرموود لێرە شوێنەوارێکی کۆن هەیە ئەگەر پێمانی بناسێنی. بەڵێ بێگومان کە باسمان کرد کە کارگەی چەک لە سەردەمی میر محەممەد کە برێن لە سەدەستی وەستای کارزمە لێ هات و وەستا ڕەجەب گوتمان کارگەکەی لە ڕوانزی جاران بواتە کاولۆکان بەڵێ ئەوەی کا من ئاماژە پێەکەم لێرە لە پاڵ کە کارگەی چەکەکەی بۆ نمونە گوتمان لەو کارگەی تەنها برێن چەک برێن بەرام نادات بەڵکو بۆ نمونە دەبانجە و خەنجەر و برێن تۆپ و گوڵە تۆپ و ئەوانە بەرهەم دەهات لە هەمان کاتیشدا لە خواروی ئەو برین کارگەیوی کە کارگەکە بۆش ئەوەیە شوێنەکە بوو پێیان دەگوت بە ڕۆژی خەیاتان بە ڕۆژی خەیاتان بێگومان ئەوەی کە ئەمەش پێکەم شوێنگەی واتە شوێنی درێنی جلوبەرجی سەربازی بوو بەڵێ هەلەگەڵ کارگە سەربازیەکە سەربازیش دروست دەکرا بەڵێ بەڵام کارگەکە پێکەوە نەبوون بەڵکو بە مەودای 100 متر دووری نێوانیان 100 متر بەڵێ دووری نێوان 100 متر ئەوەیان لێرە شوێنێکی ترمان هەبوو بەڵێ شوێنێک ئەوە گوتمان کارگەی تۆپەکەی وەستا ڕەجەب یاخود برێن کارگەی وەستا ڕەجەب کە گوتمان لە ڕوانزی جاران کاولۆکان ئێرە شوێنی کارگەکە بووە جێگای ئەو ماڵە بەڵێ جێگای ئەو ماڵە کارگەی بۆ هەر ماڵی وەسارەز هەبە خۆش هەمارەکەشی لێرە بوو بەڵێ لێرە دەستیان کردی بە دروستکردنی تۆپ و دروستکردنی تۆپ و گوڵە تۆپ و بێجگەلەوەی شیر و دەبانجە و هەرچی کەرسی سەربازیەکانە لێرە بەرهەمدا بەڵێ لێرە لەو ماڵی دروستکرایە کەواتە بڵێن لەو شوێنە سێ جێگامان هەیە کارگەکەمان هەیە و درێنی جلوبەرگی سەربازی ماڵی خۆشی لە هەمان کارگەدا بوو بەڵێ مامۆستا دەربارەی هاتنی ڕووسەکان و سوتاندنی ڕواندز زەرەر و زیان تا چه ئاستەی بوو بێگومان ڕووسەکان کە لە ساڵی 1916 کە هاتن ڕوانزیان داگیر کرد بە تایبەتی ڕوانزی جاران لێرە بووە بێگومان کە دەستی کاولکاری ئەو وڵاتە بە دەرنەبوو لە تێکدانی شوێنەکەواتە ماڵ ئەویان هەمووستان و یەک لەوان کارگەی سەرچی پاشای گەورەش بە دەرنەبووە خانەکەیان تێدا کاولگوستان بە ناچاریش ڕواندزەکەی ڕوانزیان گواستەوە بۆ ڕوانزی ئێستا کە ناوزەندەکەی لەسەرەوەی بەڵێ